ڕکابەری پیپسی و کۆکاکۆلا دوو زەبەلاحەکەی خواردنەوە. کاتێک ناوی کۆکاکۆلا دەهێنیت ڕاستەوخۆ بیرت بۆ لای پیپسیش دەچێت. ئەوەش تەنها لای تۆوان نییە، بەڵکو لە تەواوی جیهاندا ئەو بیرکردنەوەیە هەیە. ئەو بیرکردنەوەیە بەرهەمی زیاتر لە 200 ڕکابەریە. ڕکابەری نێوان ئەو دوو خواردنەوەیە هێندە بەناوبانگە وەکو جەنگێکی سارد لە زانستی بازرگانیدا باز دەکرێت. لە ساڵی 1886دا لە شاری ئەتلانتا لە ویلایەتی جۆرجیای ئەمریکا کۆکاکۆلا بۆ یەکەم جار دەستبەکار بوو. دوای 3 ساڵ لە کارۆلاینای باکوور پیپسی هاتەکایەوە و ڕکابەری ئەو دوو خواردنەوەیە دەستی پێکرد. لە سەرەتاوە کۆکاکۆلا کۆمپانیای زاڵ بوو لە بازاڕەکاندا، ئەوەش بەهۆی ناو و ناوبانگی و کەمپینی بە بازارکردن. دوای ئەوە پیپسی پێی گەشتەوە، ئەوەش بەهۆی داهێنان لە استراتیژی بە بازارکردن و نرخی خواردنەوەکە. چەند قۆناغێکی مێژووی هەیە لە ڕکابەری ئەو دوو خواردنەوەیە کە لە ماوەی چەند ساڵی ڕکابەریان کاریگەریان لەسەر پیشەسازی خواردنەوە دروست کرد. لە ساڵانی هەفتاکان پیپسی داهێنانێکی نوێی کرد لە کەمپینی بە بازارکردندا. کۆمپانیاکە چاڵنجی پیپسی ڕاگەیاند کە بریتی بوو لە جیاکردنەوەی کوێرانەی پیپسی لە کۆکاکۆلا. لە بانگەشەکەدا دەرکەوت بەشداربووان زیاتر حەز بە خواردنەوەی ترش و شیرینی پیپسی دەکەن، وەکو لەو تامەی کە لە کۆکاکۆلادا هەیە کە تامی کۆکاکۆلا زیاتر لە ڤانیلاوە نزیکترە. ئەم تەکنیکە سەرکەوتنی گەورەی بەدەستهێنا و پشکی پیپسی لە بازاردا بەرز کردەوە. ساڵی 1982 لە کاردانەوەی ئەو کەمپینە فراوانەی پیپسی کۆکاکۆلا دایت کۆکی بەرهەمهێنا کە بووە بەناوبانگترین خواردنەوەی سۆدای دایت لە جیهاندا. ساڵی 1985 کۆکاکۆلا گۆڕانکاری لە پێکاتەکەی خۆیدا کرد و کۆچی نوێی ڕاگەیاند. ئەمجارە کۆکاکۆلا ویستی تامی خواردنەوەکەی نزیکتر بێت لە پیپسی و زیاتر شیرینی کرد، بەڵام ئەو گۆڕانکاریە ناڕزایی توندی لێکەوتەوە و خەڵکی بێزار بوون لە دەرەنجامی ئەو خواردنەوە نوێیە. هەرچەندە دواتر کۆکاکۆلا گەڕایەوە بۆ پێگاتە سەرەکیەکەی پێشووی خۆی، بەڵام کاریگەری خراپی لەسەر ناوبانگی کۆمپانیاکە هەبوو. دوابەدوای گەڕانەوەی کۆکاکۆلا و ڕاگەیاندنی کۆکا کلاسیک وەکو ئاماژەیەک بۆ گەڕانەوە بۆ پێگاتەی سەرەکی و پێشووی خۆی، دووبارە گەڕایەوە لووتکەی بازاڕ و هەمان ناوبانگ و پێگەی خۆی بەدەستهێنایەوە. شەڕی کۆلاکان لە 90ەکان. لەو ساڵانەدا کۆکاکۆلا و پیپسی کۆلا ڕکابەریان تونتر بوو لەسەر پشتی خۆیان لە بازاردا. لەو ڕکابەریەشدا هەردوو کۆمپانیا ملیۆنان دۆلاریان خەرج کرد لە کەمپەینی بە بازارکردن و خستنە ڕووی بەرهەمی نوێ. لەم ساڵانەی دواییدا دوابەدوای هۆشیاری زیاتری خەڵکو و دام و دەستگاکان لەبارەی مەسەلەی تەندروستی خۆراکەوە کۆکاکۆلا و پیپسی ناچار بوون گۆڕانکاری لە بەشێک لە خواردنەوەکانیاندا بکەن. هەردوو کۆمپانیا لە ئێستادا خواردنەوەی کەم کالۆری، بێکالۆری و چەند جۆری جیاوازی دیکەی خواردنەوە بەرهەم دێنن، تەنانەت گەیشتون بەوەی جۆری خواردنەوەی ناکاربۆنی و بێبوونی گاز بەرهەم بهێنن. بەپێی دوایین ئاماری بازاری پشکەکان لە چارەکی یەکەمی 2023 بەهای تەواوی پشکەکانی پیپسی زیاتر لە 252 میلیارد دلار بووە، بەڵام بەهای تەواوی پشکەکانی کۆکاکۆلا بریتی بووە لە زیاتر لە 269 میلیارد دلار. بەڕای هەندێک لە شارەزایانی بواری مارکێتینگ ئەو دوو کۆمپانیایە ڕکابەری خۆیان پێگێناوە بۆ ئەوەی کۆنتڕۆڵی بازار بکەن و لە پێشەنگدا بمێننەوە، تەنانەت ناوەکانیان وەکو دوانە و هاومانایەک لەگەڵ یەکدیدا باز بکرێن.